طبعا من لەگەڵ تیمی پارێزەرانی بەرگریکاری و خۆبەخش لە ڕاگیراوانی بادینان هەڵبەتە بەشێک لە ڕاگیراوانی بادینان ئەمڕۆ پرۆسی دادگایکردن بەڕێوە چوو سەبارەت بە مامۆستا بەدەلبەرواری و کاگومێت دۆسەکەیان گەڕاندرایەوە بۆ ئاسایش گشتی و دادگای لێکۆڵینەوەی ئاسایش لەبەرەوەی نەواقەسی تەحقیقی هەبوو. بەڵام بەنسبەت کاک شێروان ئەمی شێروانی و هاوڵەکانی هەرێک لە ئەیاز کەرەم و گوهدار محەممەد ئەمین و هاریوان عیسا و شیڤان سەعید و ئەوانە دادگایەکە بەڕێوە چوو تا ئێستا پرۆسەی بەڕێوە چوونی دادگا ئینسان دەبێ ئینسافەوە قسان بکات زۆر بەڕێکوپێکی بەڕێوە دەچێت بەڵام ملاحەزات و تێبینێکی یەکجار زۆرمان هەیە لەسەر بەڵگەکان ئەو بەڵگانەی پێشکەش کراینە کۆمەڵێک چات پێشکەش خراوەتە ناو دۆسێکە ئەمە گومانمان لەسەر هەم ئەو چاتانە هەیە و ئەو بەڵگانێکە ئاسایش پێشکەشی کردوون جێگای گومانی ئێمن و ئەو لاپتۆپ و مۆبایل و CD و میمۆریانی کە دەستی بەسەر داگیراوە هەمووی جێگای گومانە داوامان لە دەرگا کردووە کە هەمووی بێنرێتە پێشمان عرض بکرێ و جێمان لە دەنگە سەوتەکان بی بۆی دڵنیابین ئایا ئەوە دەنجی ئەو تۆمەت خراوە پاڵانەیە یان نا. لەلایەکی تر ئێمە داواکاریش کەشەوان پێشکەشی محکەمەی کرد کاتی خۆی لە سەردەمی لێکۆڵینەوە لە بەردەم ئاسایشی گشتی و دادوەری دادگای لێکۆڵینەوەی ئاسایش بەبێ حزوری محامی ئیفادەی ئەوانە وەرگیرایە کە ئەوەش نایاساییە بۆیە داوامان لە محکەمە کرد چ لە ناو محکەمە لە ڕێگەی محقق عەدلیەک یان بگەڕێنرێتەوە ئاسایش بە حزوری ئێمە وەکو محامیان ئیفادەیان سەردەمی وەربژێتەوە بۆیە دادگا لەبەر نەبوونی کات ئەمڕۆ دادگایەکە دواخرە بۆ بەیانی ئینشاءڵڵا هەر تەتەوراتەکەی هەموو لایەکان ئاگدار دەکەینەوە. بەڕاستی لە سەرەتادا سەرۆکی دادگا ئەعلانی کردوتی جەلسە عەلەنیە هەر کێ بۆی هەیە کەسێک لە بازار بێ بۆی هەیە بێ لە جەلسە دابنیشێت کەەوە جێگای دڵخۆشکەری بوو بەڵام بەڕاستی بەشێک لە کارمەندانی ئاسایش ناو دەرگای هۆڵی دادگایان گرت بوو لێ نەدەگەڕان بەڵام ئەوەندەی کە سەرۆکی دادگا پێی کرا بیتون ئاگادار بی خەڵکی هەموو داخلی ژوورێ کردووە هێزێکی یەکجار زۆری چەکدار ناو مەمەڕی دادگایان هەموو کۆنتڕۆل کرد بوو. ئەوانە بەوەی کە تەجەسوسیان کردێ وڵاتانی بیانی و ئەروها ئەوانە خەریکی تێکدانی ئاسایشی وڵات و ئینقلابکردن لەسەر حکوومەتی هەرێم و ئەوانش تا ئێستا قسەیان نەکردو سڕیان نهاتوە بەڵام بە ئەو بەڵگانێکی ئەوان پێشکەشیان کردیە ئەمە گومانمان بەڵگەکانەیە لەبەرەوەی دوورن لە ڕاستی. ئەوجا ئەمە ئەو پرسیارەمان ئاراستەی ئەنجومەنی نوێنەری ئەنجومەنی ئاسایش کرد کە ئەو وڵاتانە چێن کە گوایە ئەوانە تەجەسوسیان بکردون وەڵامیان پێ نەبوو وتیان لە خۆیان بپرسن. بەڵێ نوێنەری ئەوانی لە ژوورێ بوون بەڵێ ئەوان لە ژوورێ بوون هەروەها سەرۆکی فراکسیۆنی گۆڕان گوریستان خان و دکتۆرە شایان دوو ئەندام پەرلەمان ئەوانی لە ژوورێ بوون هەمووی ئامادەی جەلسەکە بوون. ئەو شەڕوگرژیا لە ژوورۆش نازانم ئاگاداربوونە یاخودنا لە هۆڵی دادگانە یاخود لە ناو دادگا چەند گرژێک لە نێوان ئاسایش و پارێزەران ڕوویداوە ئەمە بۆچی گەڕا؟ بەڵێ هەندێک گرژی ڕوویدا لەسەر مەسەلەی چوونە ژوور و نایەلمودی ئەو شتانە ڕوویدا بەڵێ ڕاست پارێزەرێک کایەوە پارێزەری بەرگریکارن لە مەڕێزانە مافی تەواوتان پێدرا قسە بکەن بەڵێ ڕۆڵی داواکاری گشتی لەوێ چۆن من نامەوێت باسی ڕۆلی داواکاری گشتی بکەم بەڕاستی ڕاستە من وەکو بەش بە حاڵی خۆم بەدڵی من نەبووە بەڵام ئەمە پەیوەندی بە من وایە پەیوەندی بە خۆی ویزدانی خۆیەوە هەیە چونکە ئەو نوێنەری خەڵکە بەڵام بەنسبەت ئێمە پارێزەران دەرگەمان بە وەڵا بوو هەر پرسیارێکمان هەبی هەر تاقیبێکمان هەبی سەرۆکی دادگا زۆر سوپاسی دەکەین پارێزەرانیش هەمووی پرسیاری خۆیان و تاقیباتی خۆیان هەبوو هەمووی تەسبیتیش کرد لە مەحزەرەکان. کاک بەشدار ڕۆڵی دادوەران چی بوو لە ژوورێ بۆ بەرگێکی لە مافی ئەوانی کە تۆمەتبان کراون دادوەرەکان ئەوانیش طبعا ئەوانە مناقەشی ئەدلی دەکەن بەڵام هێشتا ماوە سبەی ئینشاڵڵا کۆتایی بە بۆ بەیانی دواخرە سەبارەت بە کاک شێروان و کاک ئەیاز و کاک گودار و کاک هاریوان و ئەوانە بۆ بەیانی دواخرە بەڵام بەنسبەت مامۆستا بەدەل و کاگومێت حاجی ئەوانە گەڕێنرایەوە ئاسایشی گشتی دووبارە لێکۆڵینەوە دەکرێتەوە ئەم جارەیان داوامان کردی بە حزوری پارێزەرەکانیان بی.